مەلەوانی نا والله مەلەوانی ما بەس ئەوەی لەخۆم لەو تەنکای هاتی مەجەوە چوو گۆڕم و لەگە برادران هاتی لە هەولێرەوە برا هەموو جومعان لێرەی والله دوو جومعات جارێک ئەوە جومعان دین لەگە برادران لەو استراحەتی خۆت و لەو گەرمان جومعان زیاتر لەوە جەوگۆڕی نەچیە یعنی بەجددی یعنی لە مارێ بێزار دەبی جێیەک نەبچێت دەچێ مەزباع وەشتانە والله مەزباع یەک پیسیەکەی دوو لەولایە نەخۆشیەکەی بەولایە لەلایەک میز و کورە توزانم علا کولیم بەس دێ ئێرە کاکە هەرچەندە ئاوەکە لەبەری دەڕواتن زەوەکەی خۆشترە بەجددی لەو مەسەلەی خنکان و ئەوانەش برام لەو تەنکای ئەگەر بێت و مەلەوانی بکەیت چ مشکلت نییە ئەوەی مەلەوانیش نەزانیتن بەس ئەتوو کابراایەک بی نەزامی ڕاستە خۆ بچێنە ئەو ناوەندی ئاوێ برێنەرەی خوانەکە دەخنچێ کورە شەک بەسەر دێتن تو مەلەوانی نا والله مەلەوانی ما بەس ئەوەی لەخۆم لەو تەنکای هاتی مەجەوە چوو گۆڕم و لەگە برادران هاتی چی مەلەوانی لەبەر سۆنەوەتە هەموو ئەشی ئەزیزەمان کامل پێ چوو بوو هەموو شوان پێ